بەڵێ سڵاوتان لێبێت لە گەڕێکی حیاسکەری شاری کەرکووکم و دیارەکەمێک پێش ئێستا لەلایەن ئۆتۆمبیلێکەوە دەستێژی گولە و نارنجۆکێک بە گوتەی خۆیان خرێتە نێو ئەم ماڵەوە ئەوەی دەیبینن زیاتر لە 12 فیشەک بەر دەرگای ئەم ماڵە دراوە بەدەر لەوەی کە زیانی مادی زۆر بووە منداڵێک لە نێو کۆڵانی ئەم گەڕەکە بریندار بووە من بۆ وردەکاری زیاتر لەسەر ئەم هێرشە بۆ سەر ماڵە دەچمە لای خاون ماڵەکە کاک مولات ساڵ دەبێت سڵاوتان لێبێ براکەم بۆم باس بکە کێ بوونەوانەی کە هاتنە سەر ئەمانە 6 نەفەرن داوای خانۆم لێکەن من خانەی خۆم تیا دانشمەتەوە جیرانەکەم باشم وتمەی فرۆشم وتیانیان ئەیدەی پێمان یە ئەتکوژین تهدید مستمرة حتى ئێستا تهدیداتە ئەڵێن کە ئەتکوژین و وات لێکەم فعلا هاتن بۆ کوشتنمان براکەم لە دوکان دانشت بوو مناڵ منتیقە لە دوکان دانشت بوو باشە خوایە ستری کرد هیچی لێ نهات بۆ مناڵەکانی منتیقە بەس بریندارێکە یەک بریندارێکەی لە منتیقە لێ ماڵمیاندا ئەو حاڵ ماڵمە و ئەو هینەکەیە و ئیتر نازام ئجراعاتی ئێوە چۆنە و ئجراعاتی محافظی کەرکووک من ئەمێ ڕاستەوخۆ بێتەوە ئێستا بۆ سەرخەت حتا ئێستا نەگتراونەوان ئەوە ئێستا تقریبا نەبێتەوە 2 ساعاتە بۆ هەموو سێتەرەکان نەگتراوەتەوە مەمنونتانم دەستان خۆش وەکو خۆتەڵێ ئەوان دەڵێن پێویستە خانووکەتمان بێت و خانووکەت داگیر دەکەن چۆن نەکرێ هەروە بە ئاسانی خانووی تۆ داگیر بکەن ئەمانە هینن ئەمانە زومرەیەکن دێن ئەکبەر خانە وەرەگرن لە کەرکووک بتەوێ نەتەوێ نەیدێ ئەتکوژن تۆ هیچ کێشەیەک تێ لەگەڵیان من هیچ کێشەم نییە یەک کێشەیەکم نەبوو لەگەڵیان هەروتم خانەوەکە فرۆشم وتیان نەیدەی پێم بۆ ئێمە هینەکەینەوە ئەتکوژین ئەوەندە بوو واتە هەڕەشەی کوشتیان لێت کرد پێشەوە هێرش بکەنە سەرت بەڵێ ئەوە 5 ڕۆژە من هەرەشەی کوشتنم لێکەن ئەو کەسانی کە هاتن ئۆتۆمبیلیان پێ بوو یاخود بە ئۆتۆمبیلێ گۆرەیەکی هیم بوو پترۆل بوو نیسان پترۆل بوو بێڕەقەم بوو لە ناو کەرکووک بێڕەقەمە سوڕێن تعدا بۆ خەڵکەکان بە بێڕەقەمێ سوڕێن فئیتر یعنی محافظی کەرکووک من داوام لێیە بێتەوە سەرخەت داوام لێ لە قایەت شرتەی کەرکووک لە قایەت عملیات کەرکووک ئەمن الحەشد لە داخلیە هەمویان ئەمەوێ بێتەوە سەرخەت لە ئەستخبارات دەستخۆشی لە استخباراتەکەم استخباراتی کەرکووکش گەشت بۆ ئێرە و هێزە ئەمنیەکان هەمووی گەشتنەوە بۆ ئێرە بەس ئەوەندە داوا لە هینەکەم داوا لە محافظی کەرکووکەکەم کە ئەڵێ من کەرکووگیم ئەمەوێ بێتەوە سەرخەت هیچ کەسێک بریندار بۆ لێرە بریندارێکەیە مناڵێکە لێ مناڵێکیاندا 2 جار هاتنەوە 2 جار هاتنەوە تەقەیان کرد 2 جار هاتنە سەر هێرشیان کرد بەڵێ 2 جار هاتن تەقەیان کرد جارێ هاتن 5-6 تەقەیان کرد دووەم جار دەرنەچین بۆ دەرەوە دووبارە هاتن تەقەیان کرد لێمە دوای پەیامە چییە پەیامم ئەوەیە بێنەوە هانامان دەستان خۆش بێ ماڵتانەوە بیدەرانی پایتەخت میاوی دەبینن ئۆتۆمبیلی ئەو هاوڵاتیە کە لەنێو ئەم ماڵە بووە بە چەکی کلاشکۆ فێرشکا و دەسەرە ماڵە زیاتر لە 20 فیشەک نەراوە بە ئەم ماڵەیە ئەو دەبینن ئەم ئۆتۆمبیلە زیانی زۆری بەرکەوتووە وەکو وێنەگرەکە هاوکار بێ چەندین فیشەک بە ئەم ئۆتۆمبیلەوە نراوە ئەوەی کە خۆی باسی دەکات کێشەی لەگەڵ هیچ کەسێکانەوە بەڵام کۆمەڵی کەس هاتوون هەڕەشەی کوشتیان لێ کردووە ئەو کەسانی کە هاتوون ئەم کاریان ئەنجام داوە ناسراونەتەوە خۆی دان ناسێ ئێستادا هێزە ئەمنیەکان هاتوونەتە ئێرە ئەگەر وێنەگرەکە هاوکار بێت دەمەوێت دیمەنی ئەو دوکانەتان پێ پیشاندەم کە هەر دوکانی خاوەن ماڵەکەیە بینەری بن لێرەش زیانی مادی زۆر گەیشتۆ بەم دوکانە بەهۆی هێرشی ئەو چەکدارانەوە زیانی مادی گەیشتۆ بەم دوکانە و جامی ئەم دوکانە بە تەواوی شکاوە و ورد بووە لەسەر عەرزەکە لە کاتێکدا چەندین کەس لە نێو دوکانەکە دانیشتونە بەڵام هیچ زیانێکی گیانی بە ئەو کەسانی نێو دوکانەکە نەکەوتو تەنها زیانی مادی بەر ئەم دوکانە کەوتووە بەڵێ ئەو دەیبینن هێزە ئەمنیەکان لە ئێستادا گەیشتوونەتە شوێنی ڕووداوەکە و لێ کۆڵینەوەی وردیان لە ئەم هێرشە دەست پێ کردووە تاوەکو سەرەتایەکان دەست بکەوێت
ئەگەر وێنەگرەکە هەکاورێت دەمەوێت باسەوە بکەم وەکو خاوەن ماڵەکە باسی کرد ئەو کەسانی کە هاتوونە هێرشەکان ئەنجام داوە ناسراونەتەوە و داوایان کردووە کە خانوویەکی هەیە ئەو خانووی چۆڵ بکەن و خانۆکەی داگیر بکەن بە پێی گوتەی خۆی ئەو کەسانی کە هێرشەکان ئەنجام داوەتەوەکو ئێستا دەستگیر نەکراون و هەڵاوتون لە ئەنجامی هێرشەکەدا منداڵێک کە پەیوەندی بەم هێرشەوە نەبووە لەسەر ئەو فەرعا بریندار بۆ لە ئێستادا گوازراوەتەوە بۆ نەخۆشخانە.